لێ خۆ بەزادێک چکە بۆ ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە دەڤەری ئامێدی و بە دوواداچوون دەکەین لەسەر دەرەنجامی شەڕی نێوان چەکدارانی پەکەکە و سوپای تورکیا. ئەم شوێنەی دەبینن کە ئەم بەرزایە پاشماوەی شەڕی نێوان سوپای تورکیا و چەکدارانی پەکەکەیە. لێرە شەڕ لە نێوان چەکدارانی پەکەکە و سوپای تورکیا دروست بوو. لەم شەڕەدا خەڵکێکی زۆر زیانی بەرکەوتووە. چێ بەرپرسە لە گەڕانەوەی ئەو زیانانەی بەر هاوڵاتیانی سڤیل لەو ناوچەیە کەوتووە. خەڵکی دەڤەری ئامێدی و ئەو ناوچەیە بە شێوەیەکی گشتی چی دەبارەی ئەم شەڕەوە دەڵێن و پەیامیان بۆ پەکەکە و سوپای تورکیا و تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ ژیانی وە چەوایە؟ خودی ژیانەمە ناخۆشە بەرەمە چ بینێتە؟ زۆر ناخۆشیان بەس ناخۆش. خود gelek ناخۆشە. ji ber çi naxۆş؟ خودی ما تەنهایی نەما منتەقێت me خوشی نینە و باشە ji ber çi te nahî nemaya؟ خودی ما برهاوە em çûne veriyem 5 دقیقه نەچوون نەverî ji ber tayora. Malî we vê derê? Ne bora gundit me yê resaniyê li wêrê. Yani çol bûye nûka gundê. Çolên çol û çolistan. Zevî weş temamen. Zeviyet me jê çû darobarê me çû yani boriyata ve milyonha dinar em xesaret. Yani dilê te nûka vê derê cêma. Dilê min eger ser nebît ma de çawa çi me verî. Başa kî ji ber pirse li zererê we؟ خودی ما چی بجمه تا پگه برپرسه حکمت ما برپرسه سوپای تورکیا؟ سوپای تورکیا سرکی هەمی بەرپرسێ همی برپرسه باشە. و چورا گلیکن هچ کل پەکەکە حاله دەبێژەمە بۆ پاراستنە کوردان مەخەباتی خۆ خودی از باور نکم واسابیت وسا نییە؟ هیچ واسابا ولی بچید با کور روزگار کرد ما دی بچید آخامه کاری وە چەوایە کاری وە ژیانێوە چەوە؟ ژیانەما خودێ بزەحمەت ئەمە ژیانەما سا گوندۆ بوو گوندژی چوون گوند چوو؟ یانی زەرەر کردین؟ باشە چێ بەرپرسە لە زەرەری وە؟ ونێ پەکەکەیە ئەگەر پەکەکە وێرێ نابیت تایۆ ترکە چوت دیاڵ من نابێت پۆڤێتە من بکوژیت سا گوندێ من سا ئۆخۆ من سا عەردێ من پەکەکە خونۆتە جێت دوور وەکی مەسەلا گالیۆ دۆ جایکە وەسەکو خێزۆن چما دێتە ناو خەڵکی سڤیل پەکەکە چما دێتە خودێ توتەوی دۆ ئۆڵە بێتە کوشنەکە مۆدی دیچکەمەوە زەرەری وە زێدە بووە؟ زەرەر مارە وڵە زێدا بووی ناکو هەست پێناسم چمان نۆڤڕەزێ خو نۆ بیستۆنێ خو نۆ ملکێ خو بۆنی زەرە هەندە دێ؟ وەڵڵا هەندەیە باشە داخوازیوە چنە چ دەخوازن؟ خەڵکی ئەو دۆر چ دەخوازن؟ هیڤیت کەن حکمەتەوە گەل وەکی ژنەکۆ تانسێقەچیکەن گەل پەکێکی و گەل ترکۆژی باشە تو دەبێژێ پەکەکە و سوپای تورکیا بچنە دەرەوەت ئاخامەیە؟ خودێ نوچن ناوڵۆ نوچن یانی هون دەبێژن بەس ئەم هیڤیۆتیان ئەمێ هەوەردکەین کو بچن بەس شەڕێکۆ بنانۆف خودۆ بەس بۆ نوچن ئەم شوێنێکی ئێستا من لێی وەستاوم شوێنێکی دیکەی شەڕی نێوان فڕۆکەکانی جەنجی سوپای تورکیا و چەکدارانی پەکەکەیە. چەکدارانی پەکەکە لەم ناوچێ نزیک دەبنەوە و فڕۆکەکانی جەنجی تورکیاش دەیانکەنە ئامانج. لە جیاتی ئەوەی فڕۆکەکە لە ئۆتۆمبیلی پەکەکە بدات ڕێک موشەکێک دەخاتە ئەم چاڵەوە. ئەم چاڵە لە خۆیەوە دروست نەبووە. لە ڕێگای موشەکێکی فڕۆکەی F16ەوە دروست ووە کە قۆڵایەکەی زیاتر لە 2 مەترە. لە کاتی هاوێشتنی ئەو موشەکەدا ئەمە ماڵێکی کریسیانە کە لە دایک و کچێک و کوڕێک پێکاتووە. خاوەنی ماڵەکە دەڵێت ئێمە لە شەڕی پەکەکە و سوپای تورکیا زەرمەند بووینە تاوەکو ئێستا حکوومەتیش قەرەبووی نەکردوینێتەوە. زیانەکانیان چێت تەواوی پەنجەرەکانیان شکاوە. ئۆتۆمبیلەکەی ئێستا لە بەردەرگایە زەرەری بەرکەوتووە. ینی خۆشبەختانە ینی نازانم بڵێم چۆن ڕزگاریان بۆ دایکەکە قوربەسەرەی هەر لەم شوێنە دانیشتووە لە کاتی کەوتنی ئەو موشەکە. من جل كرات كر بالاft كر از يعني شريك ما بخزانن خزانم
استیم هر سردان دیکا خو و شوله بید کم اما اجی گوتی دی بالا به نوین کا شوله کم همه زور از آلمان مجی بالا بکر و اساتم ایواری دا ساعت 6 به 6 و 4 کت طیاره شوت هات بس ما هزرا هندنا كركوده هيك قصفه كي يعني ورانجي بي يا كم جار بوشتكي وسا اول جار افتشت بلي هاتين يعني مثلا جار برينو كبري كان صال البراني هاتي قصف كرن هاتي مثلا نيزيكي منفتشاي هاتي بس بوصا نف مالي دا حسب انا وصلنا بويا باش او تشنا او صاچمنا بلي او صاچمه هم ابا بشتي انجي ما اثارت وانا ديتن او همي وصلنا يعني توختر هاتي مكاتي برا وبرا من الجور بابو يمي ورقواي باشا هون شو هاتنا بزغاربون يعني موشك قالك مسنا والله همو بس خده ما بخل خديك بس او خده امت بارستين سيد زراري واتشبو زرار منهنگ بيني هكا تديد بوفيرا بس خدش خودش همی افجام هات بخاره جامعه حال هات بخاره کاوان ترش کسی ثلاجه در کدیل در به همی یعنی اوجی ضرر بکد بی ما فقط هبو اوجی کردی بر اوجی خرابی ما فقط هیک بی يعني زرارك لازم بر وقت بله ابا سیاره هنگد بینین چوایا مش اودیا آوه یا برکه آوه بوریاوه اوجی ساقط بی انو کنشت آودانا تود بینی هر یاتیجیا قربونا كان تعويز والله ام داخازيه دي كان بس هما يعني هكا بو ما تشتكي يعني والله ام داخازت كان وانا هما بريمنا براتبه او هندا صالي الاوجيت في شرشي وفي نخوشي وفي عجزنا تقاعد كان هاري كاريا كان تشتكى ذكر تعويذ زوابك يعني فكك حكومه تركيا ام هكي بيتي تعويذه ذي خساره بدت ام بيرازينا ئێستا ئێمە لە ناحیەی دێرەلووکینەوەی دەیبینن ناحیەی دێرەلووکە کە کەوتۆتە نێوان دوو بەرزایی دووچیە کە لەم بەرزاییانەدا هێزەکانی پەکەکەی لێیە لەم لاوەش بە هەمان شێوە پەکەکە لەم چایانە وەکو دانیشتوانی ئەم ناوچەیە باسی لێوە دەکەن تونێلی داکوتاوە لە نێو بەرزاییەکانی ئەم شاخانەدا سەنگەری خۆی داکوتاوە. ڕۆژانە بە بەردەوام فڕۆکەکانی جەنگی تورکیا بردومانی ئەو ناوچانە دەکەن. کەمێک بەر لە ئێستا بردومانی سوپای تورکیا دەستی پێکرد لەو ناوچەیدا کە وەکو دەیبینن ئەمە ناحیەی دێرەلووکە تاوەکو ئێستا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لەم ناوچەیەدا بەهۆی شەڕی پەکەکە و هێزەکانی سوپای تورکیا تاوەکو ئێستا 20 کەسی سڤیل بوونەتە قوربانی واتە گیانیان لەدەستداوە. هاوکات 5 کەسیش بریندار بوونە و 2 کەسیش تاوەکو ئێستا بێ سەر و شوێنە. دەبێژن خزمێکی وە هاتیە بزر بوون؟ بله چه حوالیتی بون دو پسمامن بون یکی تا کشتن دوو پسمامی تەبووە دوو پسمام بله چوبوونەکی دەرێ او چوبنا گلی رشوه بۆچی چوبوون چوبنا موسیو ولو ماسی بگرن بله چوبنا موسیو او بو طیاره طیاره لیدو ما دو جنازه تو دیدن دو جنازه تو مریدن یدیجی پکیکو حوالو گوتی دفمه پشتینگی گوتی بازه کردن گوتی دفمانینه ینی بەری پەکەکە گوتی دەفمەنە اولی گوتی دو شهید دو بریندوان دفمه ام چونه واسونا داکم وەسادەر نەکەتیە نوکە بەزەر بووین بعضا حتی نوکە ام شجیجن زنی ما جایج نهیلو نەهێلایە ما جایج نهیلو ام لگلیون دفکیکو همی ادو گو دفمانینه جام نزنی کو زارۆکیوی هەنا بله چەند زارۆکیوی هەنا سه بیژن بود اکی بیژن بود اکی خیزان داره بود 4 زارو که پیهانه 4 زارۆکی بله. نوکە بتەنێن ماینە بله یالا تنه بێ باب به بابا پیشمرگه خوب پیشمرگهش پێشمەرگە سه بووە پیشمرگه بود اکی نه سێ بله. پێشمەرگە بووە بله باشە حتی گاوی 20 سال شیرنه کس جینا بده آن هر آن چند جای چونی به حکمت نه چنین پکه باشە نوکە بدیتنەوە ینی چارەنووسی وان چ بەسەر هاتینە دەستێ پەکەکە دانا یان چ بەسەر هاتینە
خودی جامعه ها بیان زانی نزانن ناولها ام ابي نزانی ام چینا دا پاکه بری دیال منینه پاکەکە دەبێت نه 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 بیتی نه باشە ئەو ناوچەیەوان هاتە بزربوون ینی ناوچەیەکی دەبێژن هێڵی سوورە ینی نافشەڕە چما چوونە بله 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 يلا الروسي مقابل قراقوره تريكونا تورکایە بله يلا یانجەیەکی خەتەر بووە يلا جاكي خاطر خەتەر بووە باشە ژیانی وە چاوایە بەعام خەڵکی دیرە لۆک ژیانی وە چاوایە خودی زۆر نەخۆشە نەخۆشە. داکەوین نکارن. ناشین مۆڵە خو داکەوین نکارن وڵام نازی ناشین حیوان خوب بینە ناوچەوەنی بچیتن خودام نەوین بین یعنی ژیانی وە پڕ زەحمەت بووە باشە بوونە پەکەکە بووە باشە یان خراپە والله خرابه خراپە من ها ولد داستي بتاع قرباني ها ولد يا بتاع قرباني ینی خەڵکی سیویلە بله دەکە بله قوربان بله يلا دخوازم پەکەکە دەرکەوە باشتر دەبە بۆ والله خوزي دخوازم بله والله هي گنده دريكوني و چند آبادان بون هجا وسط خود هم شهر گنده دیگه بهم نوری باش هەمی ڕۆژ شەڕ هەنە بله بله طياره هەنە بله بەردەوام هەنە يلا ینی بعد. ترس بەوە چێ بووە بۆ زارۆکی بله. وە بله يلا وسط استرشي بخام ناشي بدك شەڕی پەکەکە و سوپای تورکیا ئەوەندە سەخت بووە تەنانەت گەیشتۆتە سەر شەقام و کوچە و کۆڵانەکانی ناوچەی سۆلاف ئامێدی دێرەلوک شیلاتزێ ئەمە شوێنی شەڕێکە کە لە نێوان فڕۆکەیەکی جەنجی سوپای تورکیا لەگەڵ یەکێک لە ئۆتۆمبیلەکانی چەکدارانی پەکەکە دروست بووە ئەمە ئاسەواری ئەو موشەکەیە کە لەم ناوچەی داوام شەڕەیە ئەگەر تەمەشای زەویەکە بکەین ئەمە دوای هەفتەیەک لەوەی خاوەنی ئەم بەنزیخانەیە ئێرەی نۆژەن کردوتەوە بەڵام تاوەکو ئێستاکە سەقفی ئەم بەنزیخانەیە نۆژەن نەکراوەتەوە شەڕی پەکەکە و سوپای تورکیا ڕۆژ لە دوای ڕۆژ تۆختر دەبێ قوڵتر دەبێ زیانیشی زیاتر دەبێت بۆ هاوڵاتیان لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژ ئەو ئۆتۆمبیلەی بێرە تێپەڕیوە 3 جار بە موشک کە ئۆتۆمبیلێکی پەکەکە بووە 3 جار بە موشک لەلایەن فڕۆکەی F-16ەوە کە هاوڵاتیان باسی لێوە دەکرن بردومان کراوە. پێم بڵێ ئەو ڕووداوە چۆن بوو؟ چی بەسەر ئێرە هات؟ چی بوو؟ تۆ بۆمە قسە بکە پشت لە بەس بلا نەدەکەم نا دەرنەکەوی کاکە. سۆرێت پاکەکێ بوون سۆرە بسڕعاک و مازن سۆت بێڕە بورین ماهۆچنا بوو ئەم نۆف مەشەڵە گولۆ بووی ئێوە لێرە بوون بەێ لە ناو مەشتەلە بەێ هەموو ئەوەندەتان بینی ئۆتۆمبیلێکی پەکەکە بە سەری ڕۆی بەێ دو سەوەرا بوون دوو سیارەی دو سەوەرا بوون بالێ پیکان بوون ئەمە دەنگە کۆت گال لە ئەو زۆر بوو دەنگەکە؟ بەێ دەنگەکی زۆر بوو بەێ موشک بوو کۆت گوتی یۆ لێزەرەیە لێزەر بەێ مادی تو قۆفکە و گەل و سۆ بلند بوون ژێنایک مازۆی تشتەکە و ئافریدەنەوە سۆ بکو ستێرکێ و سۆ خەلە لێگەرد بوو بۆنێ پۆنزین خۆنێ و ئۆتۆمبیلەکەی بدا بە بەنزیخانەکە بالێ ئۆتۆمبیلە کەس بریندار نەبوو بریندار نبوون نا کەس نەبوو ئۆتۆمبیلەکەش دەرچوو دەرچوو ڕاویز جۆرەکە دی دوو جۆرە دیژی هەر لیداوە بالێ دواترش هەر دەرچوو دەرچوو ینی ئۆتۆمبیلەکەی نەپێکە نا نەی پێکە گوتی ئێکە vê کافتیت گوتێکی vê ناکافتی vê جۆم زۆن نازانی دەرەنجامشی بووە باشە ئەم شەڕ و ئاژاوەیە بۆ ئێوە زیانی نییە بالێ وڵە پۆزیۆنە بۆ زارەفما کات و کەسێت زەرتان کەس قەرەبووی نەکردوونەتەوە بوونی نا ینی ئەو زەرەرەی بە ئێوە کەوتووە هەر لە بە گیرفانی خۆتان دەڕارە وڵە گوتی دە قەرەب بووکان هۆت ناوەش قاستەوە بۆ حکوومەت عالا بێدان کردی و هەر منن بێدانگی باشە پێت وایە ئێوە زەرەرتان بەرکەوتووە حکوومەت بەرپرسە قەرەبووتان بکاتەوە یان پاکەکە یان سوپای تورکیا پێ ناوێت حکوومەتە چونکە حکوومەت هێلی پاکەکە بهێناوێرە و کوتەقل بێتە لێکردن و ئەم کابینە باش ینی بە بۆ چوونی تو مانەوەی پەکەکە بۆ ئێوە قازانجە یان زیانە خودێش بە زیۆنە زیانە بە زیانتان بینیوە فڵام و زیۆنە مودێت چ بیتم من ئێستا لەسەر پردی باڵندەم گەلی باڵندا کە ئەم شوێنە ئەم پردەی کە ئێستا دەیبینن لەم لایەوە بۆ ئەولا ئەمە تەواوی کۆنتترۆلی لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستان و ئاسایشی هەرێمی کوردستانە
لەم پردە بەولاوە هێزەکانی پەکەکە تێیدا حاکمدارن لێرە زیاتر لە 90 گوند بەهۆی بوونی پەکەکە لەم ناوچەیە تاوەکو ئێستا بە تەواوی چۆڵ کراوە بەدەر لە گوندەکانش کە چۆڵ کراوە خەڵکێکی زۆر وەکو دەیبینن شوێنێکی یەکجار جوانە شوێنێکی گەشتیاریە وەکو بەرپرسانی ئەم ناوچەیە باسی لێوە دەکەن کە کەرتی گەشت و گوزار ئەگەر بێت و سەرمایی تێدا سرف بکات داهاتێکی باشی دەوێت وەکو دەیبینن دیمەنی یەکجار جوانی هەیە خەڵکێکی زۆر ڕێستوران گازینۆ و کۆمەڵێک شتی هەیە ئەم برادرانەی کە ئێستا لێرەن خاوەنی کۆمەڵێک گازینۆن چێشتخانەن گرفتیان هەیە سڵاوتان لێبێت پێم بڵێ گرفتی ئێوە چییە بۆچی ناتوانن بچنەوە سەردووکانی خۆتان کار بکەن والله گرفتی ئێمە لە گەل هێزی تورکیایە بەردەم ئەم منتەقە بردومان کردن و ئێمە مەطعمێک هەیە تقریبا 20 نەفەرە تقریبا دهاتی 200 ڕئیس عائلە پێوەت باش ئەو چێشتخانەی تۆ باسی لێوە دەکەیت چەند دوورە لێرە چێشتخانە 300 متر 300 متر 300 متر 400 متر هەوایە باش ئەو شوێنەی کامەلی ئامادەین ئارامە ئاسایشە چونکە پێشمەرگەی لێ 300 متر بەو لاوە ئاسایش نامینێ ئاسایش نامێنێ تۆش ناتوانانی کەسابەتی بکەیت من ناتوانانی کەسەبەتێکی من ئێستا ڕێستۆرانتم هەیە 10 دەفتەرم لێدایە 10 دەفتەر 10 دەفتەرم لێدایە ئێستا بەتاڵە زەرر کرد زەرەر کردی ئیش ناکرد و قەرەبووش نییە باشە لێرە ئێستا خەڵک خانوو دەکڕیان دەفرۆشێت وەکو دەڤەڕامە ناحیا شێرازێ چاوە بێژم خەلک بێزار بووە بێزار بووە بێزار بووە حەز دەکەن خانوو بفرۆشن قەتعەت عەردی بفرۆشن بچن بۆ دهۆک بۆ هەولێر جێت لێ پشتڕاست بن حکومەتی سەر نەبێت ماڵوێرانی نییە ئەم شوێنە جوانە شەر ناخوازین ئەم ناخوازین براکوژی هەبێت گەل پەکێکی هێزەکە کوردیان حەستیان دەڤەڕەمە چۆل بکەن تو بارۆنە پەکێکیش بێتە ڕاستاندن سەروی خەلکی چونکی زەرەڕە زیانەکانی ئەو ناوچەیە چەندە زیانەکان چەند کەسی وەکو تۆ هەیە وا زەرەری کرد و نفسی من تقریبا 20-25 هەنا بەس ڕێستورانت بەس ڕێستورانش بلی باغ و بیستان و هەموو کەواتە بە میلیۆنان دلار زەرەرە ئەو قەرەبووە کەش نادرێتەوە حکوومەتی هەرێم و ئەوە ملکی خۆمانە هیچ قەرەبوویەک نییە لە هاوڵاتیانی چی دەکەن چۆڵ دەکەن ئێستا ناتوانانی بچین یعنی ئێستا ناتوان بچنەوە وڵام تایۆرە هەنداف یعنی ئێستا ئازاد نینە ئێوە ئازاد نییە نەماکە ئازاد باشینە دڵێرە بم دڵ گوندی بم یعنی نێو ماڵی خۆتان لەسەر خاچی خۆتان ئازاد نین ئازاد نییە نە ئەمە خول لە ئێرە ئازاد نییە ئازادی نین ئازادی نییە نە باشە دەگوترێت لێرە زەوی هەرزان بووە چەند ڕاستەم قسەیە ئادازم بووی خەڵێکیش بێت چیت دەڕوە ژیۆن وێنینە یعنی خەڵک دەچێتە دەرەوە یان دەستە شارەکان هەفتێ و هەشت گوند حاشتی گوندی سەری چولن کات نەچێت بچیتە سەری کەس ناتوانێت کات نەچێت بچیت بە تووپۆ و بە پەکێکۆ بە بۆ تشتە هەمی ئەی مستەقبەلتان چۆن دەبیت مستقبل هەما حتا بە ئەوام هەیە حۆلێمە حتون وکە بێزارن لەو ژیانە گەڵایکی باشە ئێوە زەرەرتان بەرکەوتووە یعنی هەموو کەسێک دەزانی خەڵکی ئێرە زۆر زار باز دەکات چێ بەرپرسە لەو زەرەرەی کە ئێوە بەرتان کەوتووە چێ بەرپرسە کەس بەرپرسن هەگە ئیک بەرپرس بێتی دەساخاتی دو حۆلەیە خەرگی پرسیدە بە بچی تووسۆنە یعنی خۆ ناشێن ئیک بیستە سە گوندێ خۆ بە گوندێ وۆنە گوندێ سیتا نزیکترین گوندە تو ناشێ بچی بیستۆنێکی بخۆشێکێ باشە ئەم شوێنە بۆ پەکەکە گونجاوە شوێنێکی باشە بۆ ئەوەی کارێکی احتیمۆلێ بۆ جوێت بۆ خەلکی خراپە خراپە بۆ خەلکی گەڵی خراپە کەوایەوە دەتانەوێت هەم سوپای تورکیا هەم پەکەکە لێرە نەمینێ ئەم حاسی نەمجۆگی هەمی خەلکی ئۆزۆت بین چینە سەر گوندێت خۆ لە دەست پێشمەرگە بێ باشترە گەڵی بۆشە هەمی حاسیان دەست پێشمەرگێ بین پێشمەرگە لێرە کۆنتترۆل بکە کێشە نامینێ نه پەکەکە نزیکە لە ناوچە ئاواییەکان پەکێکە لەم ناوچە هەیە تەسیر و زیانی زۆر تەسیری هەیە لەبەر تورکیا ڕۆژانە چاودێری ئەم ناوچە دەکەن ینی زیانی بۆ ژیانەکانی بە ئێمە گەیاندووە بە ناوچەی گەشتیاری ناوچەی گەشتیاری هەیە لێر پەکەکە لێرە لەبەرچیان ئێرە شوێنێکی گەشتیاریە والله ئێمە سویلە پێمان خۆش نییە نە پەکێکە نە تورکیا ئێرە بکەنە شوێنێکی ململانی بوو
بۆ خۆیان بۆ شەری پەکێکی و تورکیا بکەنە بێخنە ئەم ناوچەیە پێمان خوش نییە پێمان خوشە خەڵک بە ئارامی بێت بڕۆت و بێت و سەردانی ناوچەی گەشتیارەکان بگێت بەداخەوە زۆر شوێنی گەشتیاری هەیە لێرە وەکو گەلی باڵندا ئێستا هەر قەدەغەیە خەڵک سەردانیان بکەن لەبەر هەبوونی پەکێکە و بردومانی تورکیا هەموو خەڵک ناتوانن سەردانی ئەو ناوچە بکەن وەکو شوێنێکی قەدەغەکراو لێ هاتووە خەڵک بە ئاسانی هەر ناتوانن سەردانی ئەم شوێنی گەشتیاری بکەن باش زۆر باشە پارەیەکتان سرف کردووە لەم ناوچەیە شوێنێکی دڵڕفێنە بەڵام خەڵکێکی کەم دەبینین زیانی بە ئێوە گەیاندووە شەڕی پەکەکە و تورکیا بەڵێ بردومانکردنی فڕۆکەکانی تورکیا زۆر تاسیر لەم جێگانە کردووە چ بردومان دەکات تورکیا وڵا زۆربەی زۆر شاخەکان جاری وایە لە شاخەکان هەنێ بەتومەتەوەیکێ پەکەکەی لێیە لەبەرەوەی ئەڵێن پەکەکەی لێ پەکەکە بردومانەکە باشە بوونی پەکەکە لەم ناوچەیە بۆ ئێوە خێر و بێرەیان شەڕ و ئاژاوەیە وەڵی گەروا بێ خێر و بیر نییە چونکە زۆر پارەمان لێرە خارج کردووە و هەنی هەموو شوێنەی بەڵام ئەگە هەر جێگای شەڕ لێبێ چ خێر و بێرێکی تایە زەرەر دەکەنێەوە ئەدی کوێ دەتوانی بڵێن لە سەدا چەندی ئێستا ئەو سنوورەی لە دژێر دەستەڵاتی ئێوەیە بۆتە ناوەندی شەڕی پەکەکە و سوپای تورکیا بێگومان کۆرتێکردنێ نە سەر کارتی گەشت و گوزاری سەر هەمی کارتۆ دێتەکردن و ئەم خۆزین جیوەکی بێژن ئەف شەرە دیرکەبن ئەژێت مایۆنژیش خۆکە کوردستانی دەرکەبن چونکە ئەبەر زەرەر و زیۆن و وەکی بێژن خەڵکی فەقیر و هەژۆر تێتەکردن باشە دەڵێن زەرەر و زیان بەڵام زەرەر و زیانەکان چییە؟ ئەگەر شەڕەکە لەسەر چیا بێ کەواتە هاوڵاتی زەرەرمەند نەبووە بێگومان تا ئێستاوەکی بژن ئەو زەرەرۆ هین هزر ژێتکەن ئەو زەرەر نەبووە نەبووە ئەو زەرەر بەڵام دەڵێن تاوەکو ئێستا 20 کەس بۆتە قوربانی 20 کەس ئەو جۆی بوون شۆخی بوون ئەبێت بووینە قوربانی سەر هێلۆ گشتی ئەف جهێتمەیت گەشتیۆری یەک زیۆنیۆن یەک شێت سەرچیا بۆ هاوڵاتی ئاسایی نییە بچێتە چیە ئەو وەکیت بژن تەسیرێکە خوکات ئەو کەیفۆ خو دەهێت و چیتن یعنی سەر مەسئولیتە خو وەکیت بژن دەهێت و چیتن کەواتە گەشتیارش لێرە مافیەوەی نییە بچێتە چیە گەشتیۆر قەستۆ چۆی نۆکات چونکو چۆیت مەڕێک نینم چنە وۆجهها مەڕێگۆ نینن کو بچیتە مەثەلا بکە بچیتە سەری چۆی ئەوە معقولە لە نێو خاکی کوردستان حکوومەت سیادەی خۆی هەیە قەدەغەبی هاوڵاتیەک بچێتە سەر چیە پێتانوانی ئەمە ئەمە پێشەڵکردنی مافی هاوڵاتیانە مافی هاوڵاتی و سعبەتە کوردیەوە وەزعمە وەزعەکەی دیترە یعنی ئەم بێتن مەدبێت منەبێتن شەڕەکەی چێ بێت ئۆخۆمەدۆ منەبێتن کەسێ پێ خۆشنینە نە ئەسنەت و نە هەر کەسێک بیتشتیە خۆشنینە بەس ئەبە وەقعیمە ئەبە هەیە شۆرعەت وەرە شوێ مەتینە بەل پشتۆمەیە کۆڕێگۆ هەبیتن وەکی مەحکمەت کردبیتە ڕێگەت نینەمە هۆرکۆ بەرەسی لەمە هەیە حەتۆنوکە حەتۆ دوی شەبێ لەبەرچی حکوومەت تاوکو ئێستا و زۆر جار حکوومەت باسدەوە دەکات بوونی پەکەکە وای کردووە کە شەقامەکان قیرتاو نەکرێن بربەستە لە بەردەم ئەوەدانکردنەوەی ئەو ناوچانە ئەمانە زەرەر نین هەندی شۆرعەک هەبیتت هێلۆ گشتیدا ئەبێت هۆتینە وەکیت بێژن چێکردن و سەخ بێتکردن ئەبێ هۆتیەکردن ئەبێت مۆی وەکی ئیشۆرەت بەرین و کە من پێدۆی چل نۆحیۆکۆنی مۆسە بیت چل هەندە جێت نۆحیۆ چەمۆن کێبن یۆنژیل پرۆ ئۆڤۆمۆرگ بیت ئەبجا بەری وەخت پێشوەخت جوەکی دەژن بە ئیشۆرەت پێدۆیە ئەگەرێ هەبوونۆ پەکێکێ شەڕ هەبوو پەکێکێ و ئۆرتی شۆتێکی بووە ئەگەرە هەندێ شەقۆم لاهۆتیە چێکردن یۆن جێت گەشتیۆری ئەو شەڕوجێت خزمەت گوزۆری ناوەتی نەکردن لەو سنوورەی کە ئێوە ئیدارەکەی بەڕێوە دەبن لە سەدا چەندی لە ژێر دەستەڵاتی ئێوەیە ڕێژە تقریبان 6 لە 100 لە دەستەڵاتی ئێمەدا لە سەدا چلی لە دەستەڵاتی پەکەکە و وەکی جێی شەڕە محەڕەمە سەدا چلی تقریبا بۆتە محەڕەمە محەڕەمات وەختی تو نەشی بچێ بۆنجها مەترسیە لەسەر هاوڵاتی بێگومان وەختی تاوەتێت جایکی قەسف کەتە مەترسیە سەر هاوڵاتی سەر گەشتیۆری سەر هەر کەسێکی لە دەستەڕاستی منەوە
بنکە سەربازیەکانی سوپای تورکیا کە پێی دەگوترێت قەرەقۆڵ هەیە لەقەت چیاکان و لە دواوەی ئەم چیانەش هێزەکانی پەکەکە سەربەپارتی کرێکارانی کوردستانی لێیە لە نێوان سوپای تورکیا و چەکدارانی پەکەکە خەڵکی سڤیل ژیان دەکات ئەوان دەڵێن ئێمە کەوتوینەتە نێوان دوو هێزینامۆ لەسەر خاچی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق کە بەرپرسی پاراستنی ناوچە سنووریەکانی عێراقا و بە تایبەت هەرێمی کوردستان تاوەکو ئێستا لی بێدەنگە و تا ڕادەیەکیش خۆشحاڵە حکوومەتی هەرێمیش نەدەیەوێت شەڕی براکوژی بکات نەدەشتوانێت ڕوبەڕووی سوپای تورکیا ببێتەوە دۆخەکە بەم شێوەیە داهاتوو گۆڕانکاریەکان دێنێتە کایەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ